ڕێز و سڵاوەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە بەرنامەی لێکدانەوە هەڵوێز هاتوومەتەوە قسمەتەوەی خۆشەویست و چەند بابەتێکمان ئامادەیە بۆتان بخوێنمەوە. ناونیشانی بابەت یەکەمیشمان بەم جۆرە دەست پێ دەکات: سەرمایەداری لە ژووری نووسینەکەی فسندا. ئەم بابەتە لەلایەن زمناک و عەزیزەوە ئامادەکراوە. ڕۆی ڕاستەقینەی شارستانیەتی بۆرژوازی و پەردە هەڵماڵین لەسەر زەلکاوەکە سەرنجام دادگای فیدراڵی ئەمریکا بەشێک لە بەڵگەنامەکانی پەیوەست بە دۆسیەی جێفری ئەپستنی ئاشکرا کرد. لەم بەڵگەنامانەدا ناوی دەیان سەرۆک شازادە ملیاردێر وەستێرەی جیهانی هاتووە لە بیل کلینتۆنەوە و دۆناڵد ترامپەوە تا شازادە ئەندرۆ. ئەمە تەنها لیستی کڕێرانی سێ کەس نییە، ئەمە لیستی نخبەی دەسەڵاتداری جیهانە، ئەمە لیستی ئەو کەسانەیە کە ڕۆژانە لە میدیاکانەوانەی ئەخلاق، دیموکراسی و مافی مرۆڤ بە ئێمە دەڵێنەوە. بەڵام لە شەوانی دوورکە تایبەتەکاندا دڕندەترین شێوەی استیغلالکردنی مرۆڤ واتە کڕین و فرۆشتنی منداڵان پیادە دەکەن. خاڵ یەکەم ئێپسن ئەتوانین بڵێن دیاردە نییە. ئێپسن سیستەمە لیبراڵەکان و میدیا ئەمریکاکانی وەکو ڕۆژاوا بەگشتی هەوڵ دەدەن ئێپسن وەک سێوێکی گەنی و نیشان بدەن کە گوایە هەڵەیەکی تاکە کەسیە لە ناو سیستەمێکی باشدا. بەڵام ئەمە درۆیەکی گەورەیە. ئێپسن بەرهەمی سروشتی سەرمایەداریە لە سیستەمێکدا کە هەموو شتێک دەبێتە کاڵا، لە هێزی بازووی کرێکارەوە تا کەرامەت و جەستەی ژن و منداڵ. بوونی کەسێکی وەگەپستن کە دەڵاڵی جەستە بێت بۆ دەوڵەمەندەکان پەیوەستیەک یان پێویستێکی بازارە. سەرمایەداری کاتێک دەگاتە قۆناغی ئیمپریالیزم و قۆڕەخکاری چینی دەسەڵاتدار هەست دەکات خوددایە و هیچ یاسایەک نایگرێتەوە. حاڵی دووەم یەکێتی پیرۆزی دیموکرات و کۆماری. ئەمە ئەو بەڵگەنامانن کە بڵێن باشترین بەڵگەن بۆ ئەوەی بە کرێکاران بڵێن سەیری ئەمریکا بکەن. جیاوازی نێوان کلینتۆنی دیموکرات و ترامپی کۆماری چییە؟ هیچ. هەردووکیان دۆستی پستێن بوون، هەردووکیان بەشێکن لە یەک گیانەی چینایەتی. کاتێک دەچینە سەر کورسی دەسەڵات شەڕی یەکتر دەکەن بۆ فریودانی خەڵک، بەڵام لە دوورگەی پستن هەمویان هاوبەشن لە تاواندا. ئەمە دەیستەلمێنێت کە دیموکراسی پەرلەمانی تەنها شانۆیەکە بۆ شانەوەی دیکتاتۆریەتی کەمینەیەکی دەوڵەمەند و بەدڕەوەشت. خاڵی سێم عەداڵەتی بۆرژوازی. گاڵتەجارەیەکی مێژوویی بۆچی؟ ئێپستن لە زیندان خۆی کوشت یان کوژرا بۆ ئەوەی نهێنیەکان نەدرکێنێت. بۆچی تا ئێستا هیچ یەکێک لەو گەورە پیاوانەی ناولیستەکە دەستگیر نەکراون؟ ئەمە وەڵامە بۆ ئەوانەی هێشتا باوەڕیان بە سەروەری یاسا هەیە لە ڕۆژاوە. یاسا تەنها بۆ کرێکارێکە کە نانێک دەدزێت یان بۆ ڕەشپێسێکە کە جگەرەیەکی وی دەکێشێت، بەڵام بۆ ئەوانەی کە دەست درێژی دەکەنە سەر منداڵان و بازرگانیان پێوە دەکەن یاسا بوونی نییە، چونکە دادوەر و تاوانبار هەردووکیان لە یەک کۆشک دەخۆنەوە. خاڵی چواران ژن و منداڵ وەک کاڵای ڕوت. فێمینیزمە لیبراڵەکان کوان، ئەوانەی باسی تموحی ژن دەکەن لە ناو کۆمپانیاکاندا دۆسیە پستن ڕووی ڕاستەقینەی سەرمایەداری بەرامبەر ژن نیشان دەدات. لای سەرمایەداری ژن ئینسان نییە، کاڵایەکە بۆ چێژی خاوەن سەرمایە. تا ئەم سیستەمە مابێت بازرگانی بەجەستەی ژن و منداڵانەوە هەر دەمێنێت، چونکە قازانج پیرۆسترە لە شەرەفی مرۆڤ. هەر بۆیە چاوەڕێم مەکەن دادگای ئەمریکا سزای کلینتۆنیان شازادەکان بدات، ئەوان یەکتر دەپارێزن تاکە ڕێگا بۆ سەڕینەوەی ئەم پیسە ڕووخاندنیە و سیستەمەیە کە دەسەڵات دەداتە دەست کۆمەڵێک مافێی قاتلەبەر. دۆسیەی ئێپستن پێمان دەڵێت ئەم جیهانە بەدەست کۆمەڵێک نەخۆش و تاوانبارەوە بەڕێوە دەچێت و کاتی ئەوەیە مرۆڤایەتی ئەم پەتایە لە کۆڵ خۆی بکاتەوە. چەند سەرنجێک لەسەر تاوانەکانی دوورگەی جێفری ئێپستن بابەتە لەلایەن حەسەن ڕازانیەوە ئامادەکراوە. ئەم تاوانە کارێکی قێزەون و تاوانێکی دژە ئینسانیە. بە بڕوای من تاوانباری سەرێکی جێفری ئێپستن نییە، بەڵکو یان ئەو دەسەڵات و سیستەمەیە کە جێفری لەژێر ساییدا ئەو دوورگە و ئەو شوێنەی بەڕێوە بردووە. بۆیە دەبێت سەرەتا سیستەمە یاسایی و حکومڕانەکە سەرکۆنە بکرێت. ئینجا جێفری ئێپستن تاوانبارەکان کە لە تاوانەکانی دوورگەی ئێپستنەوە تێوەگلاون جاکەمیان زۆر ڕاستە خۆیان ناڕاستەخۆ زۆرن و فرە ڕەگەز و فرەنەتەوە و فرە پیشە و فرە ئایدۆلۆژی و فرە ڕەنگ و فرە کلتوری و فرە ئاین و فرە شوێنی جوگرافیایی جیاوازیشن. بۆیە بە کشاندنی تاوانەکە و لەکاندنی بەلایەکەوە کارێکی نالۆژیکی و نادروستە. دروست نییە و تاوانە دژ ئینسانیە تەنها بدرێتە پاڵ ئایدۆلۆژیەتی
و شوێنێک کەلتورێک ئاینێک گیان ڕەگەزوونەتەوەیەک چونکە زۆر نزیکە لەو شێوە تاوانانە لە زۆر شوێنی تریش بوونیان هەبێ بەڵام جار ڕاگەیاندنەکان پێیان نازانن یان دەزانن و ناوێرن هیچ بڵێن مێژوو لەو جۆرە کارانەی تۆمار کردووە بە تایبەتی لە کاتی جەنگ و داگیرکاریەکاندا سەردەمی کۆیلایەتی و سەردەمەکانی مامەڵە و کڕین و فرۆشتن بە ئینسانەوە ئەو جۆرە تاوانانەی زۆری تێدایە ئێستا بازاڕی کڕین و فرۆشتنی ئەندامەکانی لەشی ئینسان و مامەڵە بە ئینسانەوە برەوی زۆری هەیە لە هەندێک وڵات و لایەن هەندێک گروپی مامەڵە بە ئینسانەوە ئەنجام دەدرێت و لە نێو سیستەمێکی خێڵەکیشدا دەوڵەتی و عیلمانیدا لیبرالیدا کۆمۆنیستی وە چەپدا هەروەها لە نێو سیستەمێکی تەواو ئاینیشدا ناتوانرێت بە تەواوی بەر بە تاوان و تاوانی دژە ئینسانی بگیرێت تاوان ئەنجام دەدرێت بەڵام گرنگ ئەوەیە ئەو جۆرە سیستەمە سزای تاوانبار بدات باڵکە یان بەڵکو هەیەکە لە هەندێک سیستەمی حکومڕانیدا زۆر بە دەگمەن تاوانبار سزا دەدرێت دروست نییە لایەنی ئاینی و خودایی بێتە تاوانەکانی نێودورگەی پستین وەکو پرۆپاگەندە بۆ پاکی و بێتاوانی خۆی بەکاری بێنێت پەیدابوونی تاوانبارێک ناکاتە ئەوەی تاوانی تاوانبارەکەی پێشخۆی بشواتەوە لە نێو هەرسێک ئاینە ئیبراهیمی و ئاسمانیەکاندا ئینسان تاوانی ئەنجام داوە کە ڕەنگە زۆریش بە قەبارە گەورەتر و لە ڕووی ئینسانیشەوە دژە ئینسانی تر بوو بێت لەوەی دوورگەی ئەپستین لە هەردوو باردا تاوانەکە ئینسان ئەنجامی داوە بەڵام لە دوورگەی پستندا ئینسانەکە خۆی لە وەکالەتی خۆیەوە تاوانەکەی ئەنجام داوە و لەوەی تردا تاوانەکە بە ناوی خۆ فەرمانی خۆ ئەنجام دراوە تکایە مێژووی هەرسێک ئاینەکەی ئیبراهیمی کە بریتین لە مەسیحیەت و یەهودەت و ئیسلام تەماشا بکەن کارەکانی داعش بە نمونە یان کەنیزە زۆرەکانی حرەمسراکانی سەردەمی خلافەتی عوسمانی و سەردەمی فتوحاتی ئیسلامی بۆ باکووری ئەفریقا و هێنان و بە سەبایەبردننی دەیان هەزار کچی ئەمزیاغی بۆ شەم مێژوو چەندین نمونەی لەم جۆرەی بۆ تۆمارکردوین تێبینیش کاری گرنگ و دەست بەجێ و ئینسانی بۆ هەر کەس و لایەنە و شوێن و ئایدەلۆژی و کللتوری ئاینێگەوەیە کە ئەو تاوانانە سەر کۆنە بکات و دوای دەست بەجێ سزادانی تاوانباران بکات نەکو بێت تاوانەکە بە کللتور و بکات بە یاسایی بە جۆرێکی تر دەتوانین بڵین بیشەڕعێنێت ئەو تاوانانە تاوانی دژە ئینسانین و دەبێ هەر کەسێک باوەڕی بەوە هەبێ کە ئینسانە و باوەڕی بە ئینسانیەت هەبێ دەبێت دژی ئەو تاوانانە بێتە قسە و بێشێتە مەیدان بێ شەڕی مۆدێرن و داڕمانی سیستەمەکان یەکەم گۆڕینی ئامانجەکانی جەنگ لە سەردەمی مۆدێرندا لە شەڕی هاوچەرخدا خەڵکی سڤیل چیتر ئامانجی سەربازی ڕاستەوخۆنین بەڵکو ئەو نێوەنگیرن کە ژیانی ئەوان بەهۆی داڕمانی سیستەمەکانی دەوروبەر کاریگەریان لەسەر دروست دەبێت ئامانجە استراتیژیە مۆدێرنەکان لە دەوری ئەم خاڵانە دەسوڕێنەوە سیستەمی بەرگری ئاسمانی و زەمینی بۆ لە کارخستنی تواناکانی ڕێگریکردن ناوەندەکانی فەرماندەی و کۆنتڕۆڵ بۆ پەکخستنی بڕیاردانی سیاسی و سەربازی سیستەمی دارایی و بانکی بۆ فلیشکردنی ئابووری و ڕێگریکردن لە مامەڵەی کار ژێرخانەی وزە سوتەمەنی و کارەبا وەک شەڕەگی ژیانی ئابووری تۆڕەکانی گواستنەوە و پەیوەندی بۆ دابڕانی شار و ناوچەکان لە یەکتر ئەم لۆژیکە لەسەر بنەمایەکی بنەڕەتی بنیادنراوە ئەگەر سیستەمەکە بڕوخێت دەوڵەت دەڕوخێت بێ ئەوەی پێویستی بە داگیرکاریەکی تەواو هەبێت دووەم شێوازی داڕمانی کۆمەڵایەتی لە قەیرانە گەورەکاندا ئەزمونونەکانی ئەم دواییە لە ناوچە جێناکۆکەکان وەکو ئۆکراینیا و غەزە و سووریا شێوازێکی کۆمەڵایەتی دووبارە بۆیە لە کاتی قەیرانەکاندا نیشانی دەدەن ڕووکردنی بە کۆمەڵ بۆ بانکەکان لە ترسی لە دەستدان و نەمانی و پارە بەرزبوونەوەی خواز لەسەر بەنزیرخانەکان و پێشبینی پشڕانی کارەبا قەرەباڵغی لە دوکانەکان و بازاڕەکاندا بەهۆی کۆکردنەوەی ئازوقە و خۆراک جێگای سەر سوورمانەکەم ڕەفتارانە بەرزترین ئاستی مەترسی دروست دەکەن کە خۆی دەبینێتەوە لە دروستبوونی قەرەباڵغی و ئاژاوە و شەڕ و کەمبوونەوەی خێرای سەرچاوەکان و داڕمانی متمانی کۆمەڵایەتی سێم دەروون ناسیمانەوە ترس وەک فاکتەری کوشندا توێژینەوەکانی دەرون ناسی ڕەفتار لە قەیرانەکاندا ئەمەژە بۆ دەکەن کە ترسی ناڕێکخراو لە شەڕەکاندا کوشندەترین هۆکارە و تەنانەت هەڕەشەکەی چەک و برسێتی تێدەپەڕێنێت
ئەو خێزانانەی پلانێکی ڕوونیان نییە لە کاتی قێرانەکاندا بڕیاری بەپەلە دەدەن لە کاتی لوتکێ مەترسیدا دەچنە دەرەوە ترس و دڵڕاوکێ دەگوازنەوە بۆ منداڵەکانیان بەم شێوەیەش فشاری دەرونی گەورەتر دەبێت لە بەرامبەردا ئەو خێزانانەی باشتر خۆیان ئامادە کردووە توانای خۆڕاگری زیاتر نیشان دەدەن تەنانەت لە ژێر بارودۆخی گەمارۆدا. چوارەم پایەکانی مانەوەی مەدەنی لە شەڕی مۆدێرندا بنەماکانی خۆڕاگری خێزان دەتوانرێت لە سێ پایەی جەوهەریدا کورد بکرێتەوە. بوونی پارەی کاژ لە قەیرانەکاندا سیستەمی بانکی کاریگەری خۆی لەدەست دەدات. ئەکاونت ئەلکترۆنی و کارت و ئەپلیکیشنەکان بێبەها دەبن. دراوی کاغەزین، ئازادی هاتوچۆ، توانای ئاڵوگۆڕکردن، سربەخۆی ڕێژەی لە سیستەمی داڕوخان و وە خواردن و ئاو دابین دەکات. توانای مانەوە بێ پشت بەستن بە بازاڕەکان بۆ ماوەی لانی کەم 14 ڕۆژ ئێڵی یەکەمی بەرگری لە ئاژاوە پێک دێنێت. بە تایبەتی ئاو دەبێتە سەرچاوەیەکی استراتیژی تەنانەت لە خۆراک گرنگتر دەبێت. وزە و سوتەمەنی وزەواتە گەرم کەرەوە یان ساردکەرەوە ڕووناکی و هۆکارەکانی پەیوەندیکردن لە غایبی کارە بۆ ئینتەرنێتدا ئەم ڕازە سەرەتاییەکان ڕادیۆ و پاتری وەکو پێویستێکی سەرەکی ژیان سەر هەڵدەدەنەوە. پێنجەم یاسای یەکەم 72 کاتژمێر داڕێژەرانی ئەدەبیاتی بەڕێوەبردننی کارەسات لەسەر ئەوە کۆکن کە مەترسیدارترین قۆناغی هەر قەیرانێک 72 کاتژمێری یەکەمە. یاسای زێڕین ئەوەیە مەڕۆ بۆ ئەو شوێنەی کە قەرەباڵغی لێ ماڵێک کە پێشوەختە ئامادەکرابێت زۆر جار لە هەموو جوڵەیەکی بێپلان لە شارەکەدا سەلامەتترە. ئامادەکاریش بە مانای چاڕوانی کارەسات نییە بەڵکو بە مانای کەمکردنەوەی کاریگەریەکانی هەڕەشە پاراستنی منداڵان لە ڕووی دەرونیەوە پاراستنی یەکگرتووی خێزان هەروەها ئامادەکاری تاکە کەسی دەتوانێت لە کاتی پێویستیدا بگۆڕێت بۆ توانای یارمەتیدانی ئەوانەی دیکە. ڕەهەندێکی ئەخلاقی کە زۆرجار لە توێژینەوەکانی چاوپۆشی لێ دەکرێت ئەنجام لە شەڕی هاوچەرخدا مەرج نییە سەرکەوتن بەدەستی هێزی سەربازیان دەوڵەمەندترینی ئابوووریەوە بێت بەڵکو سەرکەوتن بە ڕێکخراوترین جێگیرترین لە ڕووی دەرونی و باشترین ئامادەکاری پێشداڕمان دێتە دی. تێگەیشتن لە لۆژیکی شەڕی مۆدرنیش پەیوەندی بە بڵاوکردنەوەی ترسەوە نییە بەڵکو پەیوەندی بە کەمکردنەوەی کاریگەریەکانیەوە هەیە لە ڕێگەی زانین و پلاندانان بۆ منیادنانی کللتورێکی بڵاوکردنەوەی هۆشداری مانەوە کە بە تەواوی وابەستەی ئەو سیستەمە نییە کە تووشی داڕمان دەبێت. بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست ئەمەش بابەتەکانی ئەم جاری بەنامەی لێکدان و هەڵوێز بوو کە بۆ ئێوەمان ئامادەکرد بوو. هیوادارم بەدڵی هەموو لایەک بێت و تاوەکو ئامادەکردنی چەند بابەتێک و خوێندنەوەی لە بەنامەیەکی تر بۆ ئێوەی خۆشەویست کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.